ای رفیقانی طریقت دردی عشقم چارکن ای دندا رانوی جانشین بوی لکوی ای وی دندا ریموی خالمشین بوی لکوی شیرین دامچو شیرین گرمچو جانا جناي جانا جاني تمليت وراد بوريان وقبازي شاي داتو دروان سرم دفريت لبيس بوسي لسيب وشيل دقنا ميانم لتمن شليم داقنا وديدم كوتم وقجيل العمريك من سرفم كردية سودي نبوي كلكم ورنقر لا تمن شلم داقلنا ودي دم كوتوم وقجل ديتو دروا قد بعريك وشاوفر لك أجنم دلرتي ورنقم زردنات وانم دستي بخمس سرشان وسرمال يا راو جانا جانا أنا الرالة دبا دانشين بديار خموا بلا راه بردوي قلنا ودي دم قنجي ولابي كون من كينوا نبا برخي ترمشي الخوار نبا مري ترجع بفركي كوستان هاتو خويدا بروما وشيما مصيف وسيران وسودا وصفا لا تنبكن بمجن كردم بكردي ددم بخدا بخدا ديدم آخاي جانا جانا دعايك دكم لا يقوري يزدان يا رب رزقاري دي حرشوار پرچای کرد و کردستان دیدم آخایای ولا کردستان دست خنا و دست یگی ولا کردستان تخواکی دست خنا و دست یگی علای بردو جوانو کشا و بید دبا دشمنتان شربيا ونمين بيقانا دي دم آخاياي أري كردستان يا كردستانم يا تغريبي يا بسيمانم هذه عشيرة يا كشت جانم لدوري توابيدان بسيمانم جاي باهو باتيرانم أري داي فريستم بيدان كردستان خدا چمی خواهی شعب خاکم شرع شادیه تبر حالکم دشمنو بیگانه لیدارکم
دەی بۆلا داتم بۆلا داتەیە یاری بێوەفا ئەی تو دیژەی یادی موستەفا وەرم کێشان یا جیر و جەفا خۆشم دایێ بەیدان کوردستانم لە تۆ دوور بەنیم پەشیمانم یادی عەشیرۆیە و دڵم گەرەیانم زۆر بوون ئەوانەی کە نە حرفی مەکتەبێکیان خوێند و نە ئوستادی پەیانی گرت لەگەڵ شادی گەلەکەیان شاد بوون و لەگەڵ خەمیان خەمگین بینەرانی عزیز و خۆشەوی سڵاوی گەرمی ئێمەتان پێشکەش لا بەرنامەی ئاوێنەی هونەرەواتیون و خزمەت ئێوەی عزیز و خۆشەویست بۆ بەسەرکردنەوە و دیدار لەگەڵ هونەرمەندێکی تر هونەرمەندی ئەم جارە کابێتە میوانی ماڵە خنچیلانەکەی ئێوە مامۆستا کەریم خەمزەیە مامۆستا کەریم خەمزەی ئەو هونەرمەندەیە کە بە درێژایی تەمەنی خۆی خزمەتی بە گۆرانی و مەقاماتی کوردی کردەوە تا ئێستاش بەردەوامە ئەمڕۆ میوانەکانی ئێمە لەم بەرنمەیەدا کاک بەختیار باڵەبان کاک محەممەد خەمزەی کاک محەممەدی ئۆرگ و هەروەها کاک سەیوانی خەمزەی کوڕی مامۆستا کەریم مامۆستاگیان زۆر خۆشحاڵم کە لەم بەرنمەیە ئامادەی سپاس دەکەم مامۆستاگیانش خۆشحاڵم بەهاتنی ئێوە بە خێراتنی گەرمتانەکەم سپاسی تەلەڤیزۆنی ڕۆژهەڵا دەکەم بەرنامەی ئاوێن و هونەری ژەنابتان لە خزمەتانە زۆر سپاس هەر خۆش بووی مامۆستاگیان کاک بەختیارگیان خۆشحاڵم کە جنابیش لەم بەرنامەی ئامادەی منیش بە خێراتنتانەکەم حەزتان چێشتووە بە خێراتنی کەناڵی ڕۆژهەڵاتەکەم ئێمەش بە پێی توانای خۆمان لە خزمەتین بەکارە هونەریەکانی خۆمان هیوادارم بتوانین دڵی بینەر خۆشکەین و بتوانین دڵی کەناڵەکەتان خۆشکەین و هەر بژیت سپاس دەکەم کاک سێوانگیان جنابیشت سپاس دەکەم کە لەم بەرنمەیە هاوکاری ئێمەیت هەروە کاک محەممەدیان جنابیشت خۆشحاڵم کە لەم بەرنمەیە ئامادەی و هەروەها کاک هێرش کە جنابیشت خۆشحاڵم کە لەگەڵ ئێمەی هاوکاری ئێمەت کرد زۆر سپاس دەکەین مامۆستاگیان هەموو هونەرمەندێک لە سەرەتاوە خۆناساننیکی هەیە بۆ بینەرانی بەڕێز ئێستا ئازانم زۆر کەس خولیایەوەن بزان مامۆستا کەریم خەمزەیی کێیە بەڵێ تەبعاً سپاس دەکەم مامۆستا کەریم خەمزەیی ئێستا لە خزمەتی جەنابتانم ئەم جارە بە خێراتنتانەکەم سپاس هی کامیرەکان کە هیلاگە بن هی جەنابەت کە ئەرکە کێشاوە من ئەسڵەن موالیدەکەم پەنجابیەکە فەقەت لە جنسیا کە پێڵین تەسکەرە لای خۆمان 45م لە سلێمانی لەدایک بووم لە کانێسکان لەقەبەکەم خەمزەیە باوکم خەڵکی خەمزەیە ئەمەتە لەو لە ئەزمڕەوەیە ئیتر وردە وردەهانیومە لە مناڵیەوە هەتاوەکو گەشتومەتە گەنجی دەستم کردو بە گۆرانی وتن ئەو گۆرانیانەی کە ئێستا خەڵک جۆم لێگرێ و لە خزمەتی خەڵقا جنابەت لە شاری سلێمانی لەدایک بوو کە شاری هونەرە شاری هونەر بەڵێ ئەو سەردەمە کە جنابەت هەستت بەوە کرد کە دەنگت خۆشە هاتیێنی و دنیای گۆرانی وتن پێش جنابەت کێ بوونەوە هونەرمەندانەی کە زیاتر چاوت لەوە ناکە تەشجیعبی هان بگری بۆ ئەوەی خزمەتێک بکەیت وەڵی مامۆستا تەبعاً ڕێزمەیە بۆ خاچی ئێران حەسەن زیرەک هونەرمەندێکە کە قابلیەتی هەیە هەموو اختێباسی بکەیت ئەو مامۆستا حەسەن زیرەک هەمومان جوۆمان لە گۆرانیەکانی بووە لە مناڵەوە تا گەورە و ئەوەی کە لەم زروفانە بوو بێت ئەوە مامۆستایەکی زۆر بەناوبانگە تەبعاً گۆرانیەکانی ئەو زۆری وەک ئێمەی جوڵانوە اینجا دوای مامۆستا حەسەن زیرەک لە سلێمانی کاک ئەحمەد شەماڵ نەڵێم یعنی ئینسانێکە کەوچۆتە شوێنێکی خۆی داوتە پێنەکراو بووە هونەرمەندێکی زۆر زۆر ئەشاری بووە و خەڵ خۆشی ویستوە دەم خۆشیش بووە زۆر باسی ئەحمەد شەماڵە کرد دوای دێمەوە سەر حەسەن زیرەک دیارە لەگەڵ حەسەن زیرەکی بووی بەڵام زۆرتر لەگەڵ ئەحمەد شەماڵ بووی و گۆرانیتان هەیە بەیەکەوە بەڵێ حەزەکەم باسێک لە ئەحمەد شەماڵ بکەی ئەم هونەرمەندە دەنگ خۆشە ڕەسەنە دەنگ غەریبە کێ بوو ئەمە کاک ئەحمەد شەماڵ تەبعاً پیانەوت ئەحمەی خولەسنەی بەڵێ خۆی کاک ئەحمەد شەماڵ هونەرمەندێکی عەشایری بوو هونەرمەندێکی بێهەوا بوو هونەرمەندێکی ڕەفیقپەرێز بوو هەتا بڵێ هونەرمەندێ بوو حەستە کرد هەموو هەفتەیەک لەگەڵی دابنیشی گوێ لە سەوتی بێ ئیتە منی بەڕاستی تەجیع یەکەم و تاوەکو ماوەمە ڕەحمەتی بۆ نێرم ئەشری چشمان بەیەکەوە زۆرە
لە ماڵی خۆمان لە ماڵی ناسیاوی تر لە شەقڵاوە دانیشتنمان بووە لە دوکان دانیشتنمان بووە لە ماڵی خۆمان دانیشتنمان بووە دانیشتنمان زۆرە مامۆستا جەلال. لەو سەردەمانە کە ئێوە کوردستان بە گۆرانی وتن کرد تیپی مۆسیقای سلێمانی دامەزرا. بەڵێ مامۆستا ئەنوەر قەرەداغی کە وتوێژێکم لەگەڵی کرد فەرمووی ئەو ڕۆژانە کە ئێمە فێری مۆسیقا بوون بە شوێن شتێکە ئەگەڕام کە بتوانم گۆرانی ئەو گۆرانیانەی کە ئێڵێنەوە مۆرکێکی ڕەسەنایەتی ببێ و من گەڕام بە شوێن ئەوە ئەو ملودیە ڕەسەنانە ئەوانەیە کە فلکلۆرن و ئەو هونەرمەندانەی کە پیانەڵێن گۆران تیپی ملی یا گۆرانی بێژە ملیەکان ئەمانە بدۆزینەوە یەکێک لەوانە کە باسی کرد باسی جنابتی کرد و هەروەها باسی نەمر حەمە قوتوژی کرد. من حەزەکەم باسێکەوە بکەی کە لەگەڵ تیپی مۆسیقای سلێمانی ئیشتانە کرەوە دەم. وەڵی تەبعاً من سپاسی مامۆستانوە قەرەداخیەکەم لەگەڵ من ئەرکی زۆر کێشاوە نەوەک بڵێم ئینسان بێسفەت نەبێ یعنی دروستکردنی من بۆ تەلەڤیزۆن و بۆ ناسین مامۆستانوەر دروستی کردم پیا و بێسفەت نەبێ. بەعزێ گۆرانی بۆ کردم لە جامیعەی سلێمانی وەک مەهاباد وەک بانەت بۆ گەڕام وەک بەرقەڵا وەک ئەیلە گوڵی من وەک بایدەدا وەک مەستم ئەم گۆرانیانە وەک زێنێ و زێنێ ئەو ساباوی ڕەش و سپێ بوو زێنێ و زێنێ هەیار ئەمانە هەموو مامۆستانوەر بۆی کردوم سپاسیەکەم لە بیرم ناچێت پیاوەتیەکەی. ئەو گۆرانیانە هەموو لە بیری خەڵکا ماون. ئارە وەڵڵا ئێستا ئەگەر بچینەوە بۆ یادی ئەو جارە پێشەوەی کە چین گۆرانی پێشکەش ببینەران بکەی مامۆستا گۆرانی کردوێت بەناو گۆرانی ئاوەدان مەهاباد. ئەم گۆرانیە چۆن هات چۆن چۆن بوو بیرۆکەی دروستکردنی ئەو گۆرانیە بیرۆکەی دروستکردنی ئەو گۆرانیە وەختی خۆی مەهاباتێک لە مەهاباد وترا بوو. بڵێ طبعاً مەهاباد کانگەی گۆرانیە ئێمە ناتوانین بڵێن نەوان ئوستاترین فقط کولی زەلامێ بۆ چوونێکی مامۆستا جەلال وەنیە ئەو گۆرانیە وترا بوو کەڵێ مەهابەشەیاری شیرینم میژۆم هەر لە مێشکا بۆ ئەم مەهاباتە کە دروستم کرد لێرە بەو شێوە دروستم کرد کە تۆ دێ شاد بێ. ئەوەیە ئارەوەڵڵا مۆسیقاکە هەر مامۆستانوەر هەر مامۆستا ئەنوەر و کاک ڕەحیمی باڵابانزان سپاسێویژەکەم زۆری لاگووە لەگەڵ من وەستا عەزیزی برام و بەختیاری قەساب بۆ دەف و کوڕێچکەمان لەگەڵ بوو کاک جەلال هەر بۆ دەف و لەگەڵ ئەوانە گۆرانیانەمان پێکانی. دوجار کرا بە کلیپ. باڵێ لەکوێ کردن بە کلیپەوە؟ وەڵڵی تەوە مامۆستانوەر کردبووی بە کلیپ. بۆ خۆتیش لەوێ بووی؟ ئارە وەڵڵا. تەلەڤیزیۆنی کەرکوو کردی؟ باڵێ تەلەڤیزیۆنی ڕەشۆسپی بۆ دەما ڕەشۆسپی بوو باڵێ. با ئێستا گەر مامۆستا کەریم چینەوە گۆرانێک لەو گۆرانیانەی کە باست کرد کە مامۆستانوەر ئامادەی کرد بوو لەو سەردەما بۆ جەنابەت کام گۆرانی حەزەکەی بۆ بیرەوەری بینەرانی بەڕێز؟ وەڵڵاهی من لە خزمەتام جەماعەت کام گۆرانیان پێخۆش بێ مۆسیقاکان من لە خزمەتیانم بایدەداکە ئەڵێن مەهاباد ئەڵێن گوێ لێ مەهاباتەکەی کلیپمان هەیە بۆ مەهاباتەکەی کلیپەکەی ماوە هەمان تەلەڤیزیۆنی ڕۆژهەڵات بەڵام مەستمەکەیت پێ چۆنە؟ کەیفی خۆتانە با مەستمەکەی بێ کاک بەختیاروانە بینەرانی عزیز و خۆشەوی با گوێمان لە گۆرانی مەستم بێ بە دەنگە خۆشەکەی مامۆستا کەریم خەمزەیی دوای دینەوە خزمەتتان بۆ درێژەی بەرنامەکە فەرموو. هەریەکی بەردێک دەیدەی سەنگ بارانم کەن ڕۆ لە سەنگ بارانم کەن ئەی بێڵ و ئاوارای بەرخم نەو شارانم کەن جەلگەن نەو شارانم کەن مەستم دەیدەی مەستم کوژراوەی چاوی مەستم شێری باڵنگەی دەستم شەونانم تا بەیان سێبەی دێرەنگڵ دەستم نارنجەی کەوتا دەستم شەونانم تا بەیان سێبەی دێرەنگڵ دەستم نارنجەی هاتا دەستم.
ئای خورمای بازاڕی کۆیە و دڵ لە سەر دڵی تۆیە دڵ لە سەر دڵی تۆیە ئێرە کۆیە ڕەنگەڕەم پاچیشی مەدحی تۆیە پاچیشی مەدحی تۆیە ئاوردی لەو من بەردا و دڵی کەندیشنۆیە و دڵی کەندیشنۆیە لا بەراو سنگەر دەمرم تەختە و دڵی سەکۆیە ماچی دڵی گەرزۆیە مەستم دەی مەستم کوژراوەی چاوی مەستم شێتی بازنگەی دەستم شەونانم تا بەیان سیبەی دێرەنگڵ دەستم نارنجەی هاتە دەستم شەونانم تا بەیان سیبەی دێرەنگڵ دەستم نارنجەی کەوتە دەستم ئەرەدیکە بە خاتاری جەنجەن دوو برای منداڵد ڕۆڵە و دوو برای مناڵد ئەی دنیایدا پۆشی نەمە هەم نووری جەماڵد نەمە هەم نووری جەماڵد سەد ماشەڵڵام کردووە ئەی وەی لە خەت و خاڵەت ڕۆڵە لە خەت و خاڵەت ئەی هەربا ڕێبواری دەی من دێمە ماڵد جەنجەن من دێمە و ماڵد مەستم دەی مەستم کوژراوەی چاوی مەستم شێتی بازنگەی دەستم شەونانم تا بەیان سیبەی دێرەنگڵ دەستم نارنجەی هاتە دەستم شەونانم تا بەیان سیبەی دێرەنگڵ دەستم نارنجەی کەوتە دەستم بەرکە بم داوا خانم بەرخە پەراکەم ڕۆڵە و بەرخە پەراکەم ئەی کەوی لە نێزار جانجان خەم دەرکارەکەم ڕۆڵە خەم دەرکراکەم ئەی ڕۆژەگنت بینم بە خودایی دارە ناکەم بە تۆی چیرەی ماڵەکەم مەستم دەی مەستم کوژراوەی چاوی مەستم شێتی بازنگەی دەستم شەونانم تا بەیان سیبەی دێرەنگڵ دەستم نارنجەی هاتە دەستم شەونانم تا بەیان سیبەی دێرەنگڵ دەستم نارنجەی هاتە دەستم ئەی بەزی و بەزی چۆژیانە و باوەڕ بنارە بەرخم بەوبەر بنارە ئەی خودمە دڵ بە کورد ڕۆوە و من لە سێدارە دەگدەگ من لە سێدارە ئەی هەوری تێبەردام نەمام ئەو لە چیدارە نەمام ئەو شەمدەدارە مەستم دەی مەستم کوژراوەی چاوی مەستم شێتی بازنگەی دەستم شەونانم تا بەیان سیبەی دێرەنگڵ دەستم نارنجەی هاتە دەستم شەونانم تا بەیان سیبەی دێرەنگڵ دەستم نارنجەی کەوتە دەستم دەمەکەت خۆش بێت مامۆستاگیان کاک بەختیارگیان و پەنجەدە هەر نێشێت ئەمت خۆش بێت کاک سێوەندگیان ئەو دەستە هەر خۆش بێت بەڕاستی مامۆستا کەریم هەر کەسێک کە هونەرمەندە کاری هونەریەکە بڕێ کەس پێ خۆش نییە مناڵەکەی جێخۆی بگرێتەوە بەڵام پێم خۆشە جنابەت باسێک لێوە بکەی کامێک لە مناڵەکان ڕێچکەی خۆتیان گرتووە ئەیانەی بن بە هونەرمەند دەنگیان خۆشە بەهرەیەکیان تایە وەڵاهی مامۆستا من لە قەزەی ژیانە زۆر دواکەوتوم بۆ مادی ئەمە یەک لە قەزەی خۆ بردنە پێشەوەیە قەت خۆم فەزڵ نەکردووە فەقەت خوایەک بەهرەی داومەتێ کە ئینسانی وەک جەنابتان بە شوێنمە ئەگەڕێن حەزەکەن بمبینن گوێ لە دەنگ مەگرن ئەوە بەهرەیەکی خواییە بەهرەیەکی زۆر سەقافەتی دنیایشە
ئەجێ ئەگەر مناڵەکانم جێ من بگرنەوە خەڵک ڕەحمەتیان بۆ بنێرێ بەخوا ئەوەم پێخۆشە بەقەت هەموو دنیا نازانم لە قسەکەی برا بچووکتەکەی ڕێزم ئەنجام مادە هەموو شتێ نییە قەسر هەموو شتێ نییە سەرۆ هەموو شتێ نییە فقط سەقافەت و خۆشەویستی جەماعەت هەموو شتێکە مامۆستاچە ڕێکەر وایە مامۆستا لە سەر تاسەری کوردستانە ئەوەی کە من متابعەم کرد بێ پرسوجۆم کرد بێ دۆستانم دی بێ هونەرمەندانم دی بێ لە ڕۆژەڵات و لە باشوور ئێرە کوردستان جنابەت یەکێک لەو هونەرمەندانە ناسراوەی کە بەڕاستی سەرتۆپی گۆرانی کوردی و هەموو ڕێز و خۆشەویستیان بۆت هەیە ئێستا هەر لە ماڵی خۆتەوە دەرچۆ بشەوە ڕۆژەڵاتی کوردستان هەموو ماڵە کوردێک ماڵی خۆتە ئەوە نیشانەی گەورەی و لێهاتووی خۆتە باکە باسێک لەوە بکەین کە سەردانێکی ڕۆژەڵاتت کرد و ماوەیەک لە شارە خەنچیلانەکەی سەقز بووی وەڵی تەبعەن مامۆستا 4 ساڵ من لە سەقز بووم تقریبا 9 مانگ لە مەریوان بووم سپاسی مەریوانی ژەکەم یارمەتیان دەم فقەتە چوومە سەقز 4 ساڵ لە سەقز بووم بەڕاستی زۆر سپاسی ئێرانەکەم شارە کوردەکانی سەقز 4 ساڵ لەوێ بووم ئەدگوو لە ناو قەومەکانی خۆمەم لەم شارەکە لە سلێمانی شاری خۆمە زۆربەی هونەرمەندان کە لە سەقز کۆبوونەوە و ئاهاتن سەردانی جناپیانە کرد لەگەڵ کێوانە تێکەڵاوی باسێک لەو هونەرمەندانە وەڵی تەبعەن کە من چووم لە ڕێوە زۆر سپاسیەکەم کاکسە ئیبراهیمی سەقزی تێکەڵایی بووم بارۆ پیرم هات پشگیری کردم بۆی کە نەمگرن کە کەس غەدرم لێنەکە زۆر سپاسیەکەم زۆر مەمنونم ئێمەش سپاسیەکەی هیوادار مرتەمەند سەی محەممەدی سەفایی یادی بەخێر بێ یادی بەخێر بێ و ڕەحمەتی لێبێ و نەخۆش کەوتە بوو فقط تاو پەچی نەکەوتە بوو بەڵێ پێشش کەڕە دێم و خانەوادەی داوات کردین بە خەڵقێ و داگاتان لە کەریم بێ کەریم ئینسانێکی ڕێک و پێکە وریابن نەبوو نەبێت وریابن تەڵخی لێ نەگوزەرێ زۆر سپاسی ژەکەم و ڕەحمەت بۆ قەبرەکەی نێرم ئەنجا قەزەی خەڵقی کەش ئەسحەب داوەری تەجیلات زۆر یارمەتی داوم بەڵێ باڵە بانزانەکان سپاسیانەکەم پژگیریان کردوم بۆ حەفلاتی شعبی ئەو میلی ئەو وەختە ژیاوم پێی بەڕاستی سپاسیانەکەم ئارەڵا زۆر سپاسی زەڕبزەنەکانەکەم وە کاک حەسەن کاک سابیری برای کاک حەسەن مەهابادی کاک حەسەن مەهاباتی بەڵێ سەی قادر جەمیلی کوڕی ڕەزای سەراجیانی حەسەنی ئەمینی سپاس هەموو لای شارەکەم کاک ڕەسوڵی میرزاپور کاک ڕەسوڵی میرزاپور ڕەشیدخانی فەیز نژاد هەموویانە سپاسیانەکەم ئارە وەڵڵا لەوێ بەرهەمتان تۆمار کرد چیتان وەڵی بەرهەمی ئێ مامۆستاخۆ من وتم لەوێ شری تێک دەرەکەم نەوارێک بەڵێ بەس ئیتر بە ئەمری خوایە نە ئەهاتە دەستەوە فقط بەرهەمی زەماوەن و دانیشتنی عەشایریم زۆرە لە ماڵان دانیشتن ماڵان وەڵڵا بەڵێ مامۆستا باسی دانیشتنی ماڵانمان کرد بەڵێ سەردەمانێک کە ئێوە ئاوا وەک ئێستا کە لەم ماڵە خەنچیلانە و پڕ لە سەفا و سەمیمیەت و دۆستانەی جنابتە دانیشتوین هونەرمەندان دانیشتن خەڵک لە دیواخانەکان کۆبنەوە لە ماڵەکان کۆبوونەوە هونەرمەندانە هاتن وەک ئێستا گۆرانیانەوەت ئەو گۆرانیانە ئێستاش لە بیرەوەری تاک بە تاکی ئێمە کووردا ماوەتەوە ئەو چێژۆتامەی خۆی لەدەست نەداوە ئەمە هۆکاری چییە و ئێستا چۆن ئەیبینێ هونەرێک کە پێشکەش بە جەماوەرەکری بەڵێ مامۆستاجیان ئەم ماڵە ماڵی من نییە ماڵی خۆتانە بەخێر بێن سەرچاو هەراوەدان بێ خۆشوی سەرچاو ئەو وەختە ئینسانی عەشایر تەڕ بوو بڵێ گوێی نەعادایە خانوەکەی 5 قات بێ گوێی نادایە سیارەکەی وەنەوشە بێ و 6 دەفتەری پێدرا بێ حەزی ئەکرد بە دانیشتنیەک لە 15 20 دانیشتنیە بێ کە چواری وەک جەنابتان بێ دوو نوکتە و دوو قسە و دوو گۆرانی خۆشی تیا بێ ئەو نوکتە و گۆرانیانەش ئێستا بەعزێکی ماوە نەمردووە فقط کە ئەم جیلە پیا بوو سیارەکڕین و خانووی کاشی و دەوڵەمەنی ئەم شتانە بوو بەژێرەوە کە بوو بەژێرەوە ئەو زەوقەش نەما ئەو تامەشی نەماوە ینی ئێستا بەراوردی بکەین لەگەڵ هونەری ئەوسا هیچ تامێکی نەما هیچ تامێکی نەماوە ئێستا ئەگەر بگەڕینەوە بۆ کۆن چی ئەڵی بە گەنجانەوانە کە گەنجەکان کە ئێستا بە هەر حاڵ یان لایەن داوە لە ڕەسەنایەتی کوردی یان نایانەوێت جنابەت وەک هونەرمەندێکی بازمن چیان پێڵی وەڵڵاهی مامۆستاجا من سپاسی گەنجەکەم خۆی مامۆستا عەلی مەردان ڕێزمەیە بۆ قەبرەکەی بەو تەمەنەوە خەڵکە گوێ لە دەنگە بوو ماتە بوو ئەگریا بۆ دەنگی ئەمەنگە دەنگی خۆش بوو وایە
سەوت بە تەمەن نییە، سەوت بە سەری سپینە، سەوت بە ڕیشی سپینە، بە هەرێکە خوای دە بە ئینسان. سپاسی گەنجەکان ئەەکەم ئەوانەی کە کوردن و لە کوردستانە ئەژین شتە کۆنەکان لە یاد نەکەن، لەزەت لە شتە کۆنەکانایە. ئیتر ئایا من دەعوەتکەن من دەعوەت نەکەن هیچ کە دەعوەتکەن سپاسی و کەساکەم کە ناڵێ شتی کوردی بمرێ. ئیتر نازانم لای جەنابی شت وایە وایە. وایە مامۆستا مەجموعەیەک لەو هونەرمەندانەی کە لێرە بوون بە باڵەبان بە زەرب یارمەتی ئێوەیانە کرد، ئەچوون بۆ حەفلە بۆ زەماوەندی خەڵکی دڵی خەڵکتان شادە کرد بۆ بوو گواستنەوەوانە ڕسممودا بوو نەریتی ئەو دەم چۆن بوو کە ئێوە ئەچوون بۆ زەماوەند و بۆ گۆرانی. وەڵا ئێستا ئێمە ئەو ساکچوین بە ڕەحمت بێ حەسەنی نەی کە لەگەڵ حەسەن زیرەک بوو یەک دو ساڵ دوای و ئەمری خوای کرد دوای حەسەن زیرەک چوین داوەتی ئێمەیانە کرد دانیشتنێکی ژوور دانیشتین. بڵێ ئەو ساگەستە نەبوو بڵێ گۆرانی بێچێتە ناوەڕاستی شایەوە بیرێ عنی هەموو شوێنێوانە بوو هەبوو. بڵێ ئەم تاپڵۆنەیە دانرا و تەجیلێک پاکرایەوە و شەربەت و تەرتیبات و چاو ئەمانە حازرەکرا و ئینسانی وە هەبوو مەقسەد بەس بۆ نوکتەی خۆش بانگەکرا شریتەکە تەواو ئەبوو کە شریتەکە تەواو ئەبوو تر هەڵپەرکێ لە حوشە دەستی پێ کرد دەوڵ و زۆرنا و ئەو سات بە جەماعەتی گۆرانی بێژی ئەو سایانە گوت بڵێ ڕێزمای بۆ گۆرانی بێژی ئینسانی بە سەمعەدار پیانە و چاوەش بڵێ چاوەش حەش بوو وەختە وەک ئێستا نەبوو بڵین کابرا ئۆریەکی پێ بێ و شەو و ڕۆژ هەر ئەو شتەکەوتێتی هەر ئەوە لێباتەوە لێباتەوە لەزەتی هەبوو ئارەوەڵ بە زمەکانیان نەگۆڕی هەواکانیان نەگۆڕی. باڵێ ئەو دەم وا هەبوو کە ئێوە بڕۆن لە دێهاتەکانە لە ئاوایەکانە بە ئەسپەوە بووک بگوازنەوە. باڵێ ئارەوەڵ ئێمەیان داوەت کردووە جاری وەڵی وەختێکیان ئێمەیان داوەت کرد دەیەک بوو چوار گۆرانی بێژیان داوەت کرده بوو هەر چواریان بۆیان ناوت یعنی ئەوترا خەڵقەکە زەوقی لەگەڵیان نەبوو. بڵێ تێگەی بەڵامی ساحەبینەکە ئەمری خوای کرد کاگڕۆفی ناو بوو. بڵێ کۆرەوتی کەریم چیمان لیەکەی دەمگوتی بۆ قورعانی عەزیمە ئەمانە دعوەتمان کردوون ئەمەنە خۆیان هەڵ کێشاوکەچی تامیان نییە بە ڕەحمەت بێ کاگە ئەحمەدیشم لەگەڵ بەحمەد شەماڵ یادی بەخێر خوا وەڵاهی بەزمێکمان جێرا هەتا سەعاتێ دوا پارچێ و ئەتوانم بڵێم لە سەد کەس کەمتر هەڵ نەهەپەڕی بزانە لە حەیلە و تەپ و تۆزە ئەمە نەمە زەوقە وایە زەوقەکە بوو زەوقەکە بوو سەگیان.